بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر فستیڤاڵەکە کە ماوەی 4 ڕۆژ دەخانێت میوانداری هەرێکا لە گۆران عەلی کەریم وەکو ڕێخەر وەکو ئامادەکار و وەکو وتەبێژی فستیڤاڵەکە لەگەڵمانایە هەروەها تریفە کەریم کە گۆرانی بێژێکی بەناوبانگی ڕۆژهەڵاتی کوردستانە بە خۆشحاڵیەوە ئەیش میوانداریمان کردو و لەگەڵمانە لە ستۆدیۆ بەخێربێن کاک گۆران ئەگەر لە تۆوە دەست پێ بکەین فستیڤاڵەکە ئامانجی چییە؟ چۆن دەستان پێکرد؟ چۆن ئەم هەموو گروپە ڕەنگا و ڕەنگەتان کۆ کردەوە؟ بەڵێ من وەکو تەبێژی فستیڤاڵ لە ئێستا قساکەم وەکو لیژنەی باڵای فستیڤاڵەکەش بێگومان ئەمە پرۆژەیەکی ترمان هەیە پێشووتر دیداری سلێمانی بۆ گفتوگۆی سیاسی کە زانکۆی ئەمریکی پێی هەڵەسێ بۆ سازانی ئەم دیدارە لەژێر تشکیەوە بەڕاستی بیرمان لەوە کردەوە کە دیدارێکیشمان هەبێ بۆ کەڵچەر و هونەر بۆیە بە باوە باشمان زانی کە دیداری سلێمانی بۆ کەلتور و هونەریش دروست بکەین لەگەڵ دروستکردنی ئەم دەستگایە باشترین شدەوە بوو کە فستیڤاڵێکی بۆ ساز بکەین فستیڤاڵێکی بۆ ڕێبخەین لە ئێستایە فستیڤاڵی با بڵێن سلێمانی ئاوازی گەلانماندانە یعنی فستیڤاڵێکی میوزیکی دروستکەین گۆرانی میوزیکی بورێنێک بەتەنها میوزیک بێ گۆرانی میوزیک بێ پێکەوە و بۆش بیرمان کردەوە ئایا باشترین شت چییە یعنی ئێمە فستیڤاڵەکە کوردی ناوچەکەی خۆمان بێ فستیڤاڵەکە لە ئەوروپا و ئەمریکاوە خەڵک بێ فستیڤاڵەکە چی بێ باشترین شتەوەی ئەو گەلانەی کە لە ناوچەکەی خۆمان و نزیکن چکە بۆ ئێمە بمان و نەمانەوێت وا بیرەکەینەوە ئەو گەلانەی کە نزیکن لە خۆمانەوە زۆرجار زۆربەی کاتەکان گوێ لە گۆرانی فارسیە گرین زۆربەی کاتەکان گوێ لە گۆرانی عەرەبیە گرین گوێ لە گۆرانی تورکیە گرین ئەمانە کە نزیکن لە ئێمەوە هەندێک شوێنی ترێ ڕەنگە تۆزە دوورتر بڕۆین وەکو ئازەربایجان وەکو ئەرمەنستان کە ئەچیتەوە وڵاتەکانیانەوە زۆر جار ئەو میلۆدیانە هەمان ئەو میلۆدیانە لە کسێرەکەی لە کوردیشا گوێت لێ بووە پەیوەندێکی زۆرێ پێکەوە یەکەمین فستیڤاڵمان وتان باشترین هین ئەو گەلانەیە و ئەمانەش نەک بە تەنها چێت بۆ فستیڤاڵەکە بەخێر بێت چی گروپێک چی هونەرمەندێک ئاستی باشە چی هونەرمەندێک کاریگەری هەیە لە ناو وڵاتەکەی و لە دەرەوەی وڵاتەکەی خۆشە ئەو گروپانە بانگێش بکەین بۆیە بیرمان لەوە کردو بەڕاستی تەنان باشترین گروپەکان و ئەو گروپانەی کە لە لیڤڵی یەکەم و مەسەن لە ئاستێکی باڵای هونەر و گۆرانی وڵاتەکەی خۆیان و دەری وڵاتەکەی خۆیانە بانگێشتیان بکەین. زۆر باشە تریفەخان ئێوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون وەکو گروپ هاتوون یاخۆت خۆت وەکو گۆرانی بێژ هاتوویت؟ نەخێرە من وەکو گۆرانی بێژ بەتەنیا هاتووم. زۆر بەخێر بیت. پێم وایە لە ناوەکەشمدا هەڵەتان کرد من تریفە ئەمیریم بە کەریمی ببوورە. باشە ئەم فستیڤاڵەتان پێ چۆنە بە تایبەتی کە چەندین گروپ لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانیش بەشداریان کردووە تا چەندە گرنگە بە تایبەتی بۆ تێکەڵکردنی کولتور و فەرهەنگە جیاوازەکانی پارچەکانی دیکەی کوردستان؟ زۆر بە خۆشحاڵیەوە من ئەوڵبارە دێم بۆ سلێمانی بۆ شارە جوانەکەی سلێمانی ئەوڵباری شەکە لە فستیڤاڵێکی ئاوە گەورە بەشدار دەبم زۆر خۆشحاڵ بووم پێی و من قەرارە لەگەڵ گروپێکی ژانی سلێمانی لە فستیڤاڵەکەیە ڕۆڵ بجێڕم و زۆر بەوەیەوە خۆشحاڵ بەڕاستی شانازیم بەو هەموو کچە جوانە کرد بەو هەموو کچە هونەرمەندە کە توانیوانە گروپێکی ئاوا بڕەقسێنن. گرنگی ئەو مۆزوعە هەر زۆرە یعنی ئێمە وەکو کوردێک وەکو ئەمە ئێرەمان هەر پێ بنکەیە دەزانی باشووری کوردستان یعنی وەکو بنکەیەکی چاوی لێ دەکەین کە دەتوانێت هەموو کارێک لەباری هونەریەوە بۆ مە بکە و ئەوەی کە توانی لەو فستیڤاڵێدا توانیویانە ئەو هەموو کولتورە جیاوازە لە یەک جێخڕ بکرێتەوە و هەمویان بە شێوەی خۆیان کار بکەن و شتێک نەمایش بدەن زۆر باشە دەتوانێت بە نەزەری من بە بڕوای من دەتوانێت زۆر لەوە گەورەتریش کار بکرێت هەمچین فستیڤاڵێک. دیارەمە یەکەمین فستیڤاڵەکە مساڵ ڕێگەخێت دڵنیان بەرنامەی دیکەشتان هەیە ئەوەسا گۆران ئەگەر بینە سەر ئەو گروپانەی بەشداریان کردووە هەم لە عێراق هەم لە ناوچەکە هەم لە وڵاتی ئێرانەوە زیاتر پێمان بناسیێنە.
لە وڵاتی ئێرانەوە ئێمە خات و تریفەمان بانگێش کردووە کە لەگەڵ تیپی کیژانی سلێمانیایە. گروپێکمان لە کیژانی خوراسان گروپێکیان هەیە، گروپی میوزیکی هارای لە ئەمانە قوچانن، کوردی خۆراسانن، ئەو کوردانن کە وەختی خۆی گوازراونەتەوە بۆ ناوچەی خۆراسان. ئەم گروپەش لەوێ، بەڵام گۆرانەکانیان بەشێکی زۆری بە زمانی فارسیە، تا ئستایل و تایبەتمەندی خۆیان هەیە. گەورە هونەرمەندی ئێرانی عەلی ڕەزای قوربانیمان بانگێش کردووە کە ئەویش یەکێکە لە کەسایەتێک گەورەکانی هونەر و میوزیک لە ئێران و تەواوی ئەم ناوچەیە کە ئێمە هەمانە. لە ئازەربایجان دیسانەوە مامۆستا و گەورە هونەرمەند بە هەمان شێوە کە تەنها کەسێکە نازناوی گەورەی لە یونسکۆ وەرگرتووە، وەکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵبەتە، وەکو با بڵێن گەورەترین و پیانوتە بولبولی ڕۆژهەڵات، بولبولی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یونسکۆ ئەو لەقەبەی یاوەتەیە، ئەویش علیم قاسمۆفە. علیم قاسمۆف لەگەڵ تەمە نەرخۆی بەتەنیا گۆرانی ناڵێک کچێکەشی هەیە فەرغانە، فەرغانەش بە هەمان شێوە دەنگێکی زۆر باشی هەیە. بەتە لەم ساڵانی کۆتا ئاخیریە قاسمۆف زۆر جار لەگەڵ خۆیان بەکارهێناوەتەوە. لە تورکیا گروپی میرازمان هەیە. گروپی میراز گروپێکە تێکەڵەیە لە زازایی لە کرمانجی لە تورکی. ئەم گروپەشمان هێناوە، ئەسا گروپێکن لە گروپە زۆر دیارەکان لە تورکیا کاری زۆر باشی هونەریەکەن و هەوڵیان ناوە بەڕاستێن لە گۆرانی کوردیش کە هەیە زۆر باش زیندویکەنەوە، هەندێکی تر کە خۆیان ئیشی تازەیان بۆ کردووە. باشە لە ئاسی عێراقی شازام تیپی نیشتیمانی عێراقی وەتەنی عێراقی بەڵێ بە ڕابەرایەتی عەلا ئەمەجید. و لە سووریاش گروپی تەکاتمان بان کردووە. گروپی تەکاتیش ئێساچێکە لەو گروپانەی کە هەوادارێکی زۆری هەیە لە ناو وڵاتانی عەرەبیە. منە نەگرێ بەڕاستی لە کوردستانیشە خەڵکیشی زۆر کە باسمانەکەرەمە و تەکات داوەتەکەین، من تەسەورم نەکرد ئاوا بڵاو بێتەوە ناو خەڵکا، زۆریان پێخۆش بوو. زۆر باشە. مامۆستا گۆران باسی بەشێکی زۆر لە هونەرمەندە بەناوبانگەکانە کرد، بە نمونە عەلی ڕەزا قوربانی، ئەمە هەر خۆی وەکو هونەرمەندێک ئێوە بانگێشتان کردویان گروپێکی هونەریشی لەگەڵدایە، یاخود جگە لەو ئەو کەسانەی کە بەناوبانگن لە ئاستی ناوچەکەیە بە گروپ بەشداریان کردو؟ هەڵبەتە باڵێن ئێمە کاتێک لەگەڵ بڵین گۆرانی بێژەکەمان لە خەیاڵا بوو یا گروپەکە چکە هەیەنە سام میراز گروپە، تەکات گروپە، عەلی ڕەزای قوربانی زیاتر خۆی لە گروپەکانی بەناوبانگترەوە چەندین گروپیشی گۆڕیوە، ڕەنگە لەوە تریفە یارمەتیم با ئەو شارەزاترە لە ئێران با بڵێن گروپەکانی گۆڕی بۆ ئێمە کە عەلی ڕەزای قوربانیمان داوەت کردووە، خۆشی لەگەڵ خۆیان 14-15 میوزیسیانی لەگەڵ خۆیان هێناوە بۆی کە لەگەڵ یانە بن، یعنی ئەو گروپانەی چێ گروپەکەی خۆی بۆ خۆی گروپەکەی لەگەڵ خۆیان هێناوە. باشە. 4 ڕۆژە لەو 4 ڕۆژەیە بۆ منە ئەو گروپانەی بەشداریەکەن چۆنی ئێوە کاتەکانتان بۆ دیاری کردو لە کاژمێر چەنە دەست پێکا بۆ چەنێک و هەر گروپەی بە ماوەی چەنێک بەشداریەکە لە ناو فستیڤالەکەیە. شتێک هەبوو تا ئێساش نازانم بینەران هەندێک جاریە منەوانەی کە گوێم لێ بێ هەڵە تێگەشتنیەکەیە بە هەموو خەڵک ئەوە بزانێ هەر شەوەی بەرنامەیەکی جیاوازە، پرۆگرامەکان جیاوازە، هیچ شەوێک لەوی تر نانی. ئەم 4 شەومانەوە نییە دووبارە بێتەوە. ئەم شەو کۆمەڵی گروپە، شەوی تر کۆمەڵی گروپێ بەو شێوەیە کە ئێمە لە پەیجەکەی سولێمانی فێستیڤاڵدا دامان بەزانوە هەمووی. هەر گروپێک سەعاتێکی خۆی هەیە لە 6:30 دەست پێ یەکات. ئێمە دامان ناوە تەنها هەندجارەگەر یەک تۆز دواشکەوێ لە 7 ڕێکیش دەست پێ بکە، ئێمە ئەبێ لە 10 بۆ 10:30 گروپەکان با بڵێن کاریان تەواو بێ. هەر گروپێک سەعاتێک هەیە 45 دقەیە. تەنها گروپی تەکات نەبێت کە داوای کرد لە بەرەوەیەتی من بخەنە ئاخری پرۆگرامەکە، ئێمە بە سەعات کافی ناکەین، ئەمانوێ زیاتر بین، ئێمە پێشمان خۆشە. زۆر باشە. مامۆستا گۆران کە وتیان تریفە لە ڕۆژهەڵات هاتووە، من میکسە بە ستایلی ڕۆژهەڵاتی هاتم، مامەزانی تریفە جوایە. ئێستا چلی کوردی ئاخر من ئەسام لە ڕۆژهەڵاتیەوە ئەم ستایلش تا ڕادێ ڕۆژهەڵاتی دەبوو بەجلی کوردیەوە بین من ئەمجە نابێت بەڵام میدی کات نەبوو بەڕاستی، ینی ئەمن زۆر بەپەلە بۆ ئێرە ساز بووم
انشاءالله لە بەرنامەیەدا لە فستیڤاڵەکە بە سلێمانی یعنی وای لەکەین تۆ ستایلەکەی گۆڕین لە ڕۆژهەڵاتیەکەین بە سلێمانی زۆر باشە. تریفا گەر بەرهەمێکمان پێشکەشکەی بۆی بوون بینەرانی بزان دەنگێت چۆن ستایلی گۆرانی وتنە چۆنە بەسەر چاو بەس ببوورن ندیە من ئەلان ئەگەر بزاننەوە لە دەنگیشمان گوێمان لێ بۆ پێڕازی من خۆم گۆرانێکە ئاڵە ئەوە هەر دامان نابوو لەگەڵ تریفیا گۆرانیەک بە تۆ بڵێن بەسەر چاو دوای بەرنامەکەم بۆتان لە ناو بەرنامەکەیە تۆ وتە بێژیە بێ دەنگیشت زۆر تایبەت دوای بینەرانی بەڕێز ئەمە ئەگەر تریفە دەنگ ناخۆش بووایە من ئەمۆت بەسکە دەنگی خۆشە من هەرچی بڵم لای خەڵک ناخۆش دەڵم باوە بڵێن جا دوای تۆ بڵێ بەس پێشتر بڵم کە ببورن تۆزێک سەرمان بۆ ئەگەر ناخۆش دەرچوو ببورن نا زۆر تایبەت بوو ئەوەی کە ئێمە گوێمان لێ بوو دڵنیان بینەرانیش بەباشی تۆن ئاسن ئەزان دەنگت چۆنە سپاس محەبەت و هەیە سپاس ئامادەیە بەڵێ جوانی بەدڵی من جوانی چرای تاق و دیوانی ئەی لەبەرە و گۆزەی دەمرم ناسکۆڵ دەیبا بۆکانی ئەوری دەدڵم بەرداوە و خۆشەویستی میوانی نازانم 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 لە چێ پرسم ئەو گوڵا میوانی چێە سەبارەت بە یاری خۆم ئاوەدان بێ و دێە و زێڕی هەژدا عیارە و دەمانچەیکە لە چێە بۆم بانکان هەیوانێ کاری مەخسووسم پێیە هەر خۆش بێت بەتمە منیش گۆرانی بڵێم یانی دەنگە خۆشە ساڵم گۆرانی بڵێم لەخیرا هەر تۆزێکمان بۆ بڵێ خەڵک بڵێم کە بێژەکەی دەنیا خۆش دوای خەڵک تەلەڤیزۆنەکە ئەکوژێنە گۆڕێت ئێمە زمانەی خەڵک سیرمان کاتی مامۆستا گۆرانە گەر بینە سەر پانێڵەکان پانێڵەکان لەسەر چ ئاستێک و لەسەر چ بنەمایەک و وەتەوەرەکان چێ کاڵتان بژاردە و کێ بەشداری پانێڵەکان ئەکات هەر دیداری سلێمانی بڵێ زانکۆی ئەمریکی بیرمان لەوە کردەوە کە بۆ ئەمانە پێویستەکە پانێڵیان بۆ ئامادەکەین ئێمە پێمان خۆش بوو هەموو ڕۆژێک پانێڵ بێت بەڵام لەبەری ئەم گروپانە ساونچێکیان هەیە ئەم گروپانە لەوانەیە ئەو شەوەی باڵێن کە کۆنسرتی هەیە تۆزێکمان دوو بێ فراغێکمان دۆزیەوە بۆی ئەوانەی کە لەوێ بتوانن گفتوگۆی بکەن ئەوانەی کە لە پانێڵەکە ئامادەن هونەرمەندی گەورەی عێراقی نەسیر شەمە پانێڵی هەیە عەلی ڕەزای قوربانی پانێڵی هەیە عەلیم قاسمۆ پانێڵی هەیە پەروین چاکاریش پانێڵی هەیە تەمان پەروین چاکار ببوورە لە کاتی نەکەشا بیرم چۆ یەکێکە لە خانمە گەورە هونەرمەندە بێژەکانی کورد یعنی هونەرمەندێکی چکە بەتایبەت لەسەر ستەیجەکانی ئەوروپایە پەروین چاکار زۆر مەشهورە ئۆپێراڵستیە چەند ساڵ لە ئیتالیا بووە دوهەمین کۆنسێرتی پێمە لە دەرسیم کرد لە تورکیا کە خەڵکێکی زۆری لەگەڵا بوو پەروین چاکاریشمان لەگەڵایە کە یعنی تۆ حسابی کە ئەم هەموو من زۆر جار لە خیاڵی خۆماڵم ئەم هەموو کەسایەتێک گەورە موهیمە و ئەم هەموو باندە جوانە و لەژێر ئاسمانی سلێمانیە و لەناو ئەم کەش و هەوا خۆشەی کوردستانە گۆرانی بڵێن ئەبێ بەڕاستی بۆ ئێمە جێی شانازی بێت یعنی من هیواداریشم خەڵک فعلەن هەست بەوە بکە و دوایەوە ئەم پانێڵانی کە سازەکرێ بەشێکی چۆن بتوانین یعنی ئەمانە هەندێکیان ئەم تەجروبە مثلا قاسمۆف با بڵێن کە چۆن گەیشتوتە ئەم ئاستەی ئێسایی چۆن گەیشتوتە ئاستێکی باڵا دەوڵەت کاری لەسەر لەگەڵیان هاوبەشی پێ بکرێت بەتەئکید هونەرمەندانی خۆمان تایە گفتوگۆکەن چکە بەشێکی لە هونەرمەندانە کاوانە با بڵێن پانێڵەکان بەڕێوە بن خۆشیان گفتوگۆکەن قسەکەن لەسەر هونەر لەسەر با بڵێن لەسەر هونەر و لەسەر گۆرانی وتن پێگومان من دڵیام کە گفتوگۆیکی زۆر تایبەت دەبێت ئەوەش ڕۆژی سعاددە ڕۆژی دەی مانگ دەی ئەیلول بۆ با بڵێن پانێڵەکان سازەکرێت لە ناو زانکۆی ئەمریکی باشە
تریفەخانوەکو و مامۆستا گۆرانیش ئاماژەی بەوەیە کە بەشێکی زۆر لە هونەرمەندان کە بەشداریان کردووە بۆن من لە وڵاتی ئێرانەوە ئەمە لە ڕووی ئەوەی کە جارێکی دیکە ئەم هونەرمەندانە چ لە تورکیا بێت یا لە سووریا بێ یاخود لە وڵاتی ئێرانەوە بەشداریەکان بە کەش و هەوای کوردستان ئاشنا بن زیاتر بە دەنگی کورد بە فۆلکلۆری کورد زیاتر ئاشنا بن تا چەندە کاریگەری بۆ بەشەکانی دیکەی کوردستانە بێت بۆمە تۆ کاتی وایە هونەر پەیامەکەی زۆر خێراتر ئەگەیەنێ بۆ ناساندنی شوناسی هەر میلەتێک کاریگەری بۆ ئێوەی ڕۆژهەڵات چۆنە بێت لەسەرەوەی کە هونەرمەندانی ئێران زیاتر بە ماف و داواکاری میلەتی کورد لە ڕۆژهەڵات ئاشنا بن و بیگەنە بنەمایە بۆ کارەکانی خۆیان. هەڵبەت کاریگەری هەر دەبێت بەڵام بڕواناکەم ئەوەندە زۆر بێت بە جۆرێک بێت ئەرێ چونکە کارێکیان لە دەستنایەنی ئەگەر هات حکوومەت وها دەستی بەسەر ئەو شتەی داگرتووە کە ئەگەر هونەرمەندێک بۆ مثال ئەلیرزا قوربانی بێبی هەیە مەسەلەن بڵێ بابە ئەوە کورد ئاوایە و ئەوەندە کولتورێکی جوانە و بێن پەرەی پێ بدەین و کاریان لەسەر بکەین باسکردنی باشترە بەڵام پێم وانە کاریگەرێکی زۆری لەسەر ئەو شتا بێ ئەمە ئەرزم کردی ئەمە ئێرەوەکو بنکەی خۆمان چاو لێ دەکەین هەمیشە دڵمان پێی خۆشە هەرەوەی کە ئەو کولتورت جیاوازانە لە کنێک خڕدە بنەوە ئێمەش دەبین و گفتوگۆ دەکەین و هونەر دەگۆڕینەوە وەکو ڕایەک دەیگۆڕینەوە بەیەکەوە ئەوە هەر زۆر بۆمە شانازیە بەڕاستی. بەڵێ ئەوسا گۆرا من لە بەشێکی زۆر لەو فستیڤال و دیدارانی کە بەشداریم کردووە کە بەشێک لە ئەو کەسانەی هونەرمەندن لە فستیڤالەکە بەشداریەکەن لە ڕۆژهەڵات بوون باسیێرە ئەو گرنگی و باخی و دیدار و فستیڤالانەکەن لە باشووری کوردستان کە بۆیان بۆتە بنکەیەک بە تایبەتی بۆ گەیاندن و نیشاندانی ڕنگ و دەنگی خۆیان. بەڵێ طبعا هەر لە کۆنەوە بەسەن فێستیڤال یعنی ئێمە چکە هەندێک جار ئێمە ناتوانین بڵین فێستیڤال ئەتوانێت هەموو شتێ بکا بۆ خەڵکی بەڵام بەلایانی کەمەوە ئەتوانێت یعنی کینێکی وا دروستکە کەرنەڤاڵێکی وا دروستکە کە خەڵک تایە کۆبێتەوە بۆ نمونە ڕەنگە ئێمە خۆمان زۆر جار بتوانین گوێ لە عەلی ڕەزای قوربانی قاسمەوە بگرین گوێ لە تریفەخانم بگرین لە تیپیکی ژانی سلێمانی لە تی موسیقای سلێمانی بەڵام کاتێک لە فێستیڤالێکە ئەمانە کۆبنەوە ئەم کەرنەڤاڵە ئەم ڕەنگا و ڕەنگە ئەم ئاڵوواڵەیە یعنی شادیەکە بە تەنها بۆ تەنها کەس نابێت ئەبێتە دەستە جەمعی بۆ هەموو ئامانجەکەش فراوانترە بێت هەر لە کۆنیشەوە فێستیڤال ئەرچیەوە بێ چۆن گەل پێکەوە کۆکاتەوە چۆن گەل پەیامێک باتەوە بەگەل ینی بەلایەن لە یۆنانی کۆنەوە کە فێستیڤال ساز کراوە ئەمەیەکێکە لە ئامانجەکانی تەبعاً بۆ لەبەری لەشتی تاکیەوە بگوازێتەوە بۆ شتی دەستە جەمعی و خەڵکی هەموو ئەو فێستیڤالانی لە دنیا کرێ بەشێکی گەورەی ئامانجی ئەوەیە کە چۆن گەلی تیاکۆ بێتەوە خەڵکی تیاکۆکاتەوە کاڵی خەڵکی تر خەڵکان بەپێی حەجمەکانی ئەگۆڕێت باشە کاتە بابێنەوە سەر ئامانجەکەی ئێوە بۆن منە ئامانجەکەی ئێوە جگە لە بابەتە کولتوری و هونەری و گۆرانی و میوزیک چ بابەتێکی دیکە لە پشتی ئەمەوەیە بابەتی هەرە گەورەوەیە کە بەڕاستی ئێمە یعنی کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیە کە من پێم وایە هێز و قووەتی ئەوەی هەیە کە بەرامبەر دنیا دیالۆکی خۆی هەبێت بەڵام ڕەنگە بەهۆی کۆمەڵێک بارودۆخەوە ئێمە هەموو ئەوانەمان لەسەر داخراوە باشترین دەرفەت لە ئێستا بۆ ئێمە دەرفەتی هونەرە یعنی زۆر جار هونەر دەتوانێت دەرگای گەورە بەسەر وڵاتە بکاتەوە کە پێم وایە ئەمە پەیامێکی زۆر گرنگە ئێمە بە دنیای بڵێن بەڵێ لە ناو کۆمەڵگای ئێمەیە لە ناو وڵاتی ئێمەشە ئەتوانین ئاستێکی گەورەی هونەر پێشکەشکەین یعنی ڕەنگە تورکیا زۆر بارودۆخی ئەوەی بەسەراتوێ بەڵام کەس ناتوانێت نکۆڵی لە هێزی هەڵماس گۆنای بکات عینەک ئێمە بەتەنیا لێرە لە دەرەوەی ئێمە زۆر وڵاتی تریژەوە بە هەمان شێوە بۆیە کورد ئێستا مثلا هەندێک دەرفەتە بۆ ڕەنگە لە دەستی چوو بێ بەڵام هیچێک لە دەرفەتە زیندوەکانی کە ناتوانێت لە دەستی بات و بمێنێتەوە کەلتور و هونەرێتی ئەبێ ئێمە یعنی بیر لۆ بکرێتەوە کە ئەم کەلتور و هونەرە زیاتر پێش بخرێ و خەڵکیش پێی باوەڕکە دالیا خانی ینی خەڵک
زۆر پێویستی بەکاری هوەریە ئەنی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی مردونیە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی مردونیە کۆمەلگایکی زۆر زیندووە یعنی حەقی ئەوەی هەیە کاری زۆر باشی پێشکەشکرێ خەڵکی مافی ئەوەی هەیە کە بەردەوامی جوانی پێشکەشکرێ لە زەمانەکانی ڕابردووشە ئەگەر سێر بکەینەوە بە تایبەتی سێری بەرهەمە هونەریەکانی کورد بکەینەوانێ هەمیشە لایەنە هونەریەکەی پشتگوێ نەخستووە ئەگەر بەڕەوڕووی دوژمنان بوو بەیان بەڕەوڕووی داگیرکران بوو بێ بە هونەر هەر جوابیاوە توانێ بەتەئکید بۆ نایعنی ئێمە بەشێکی چۆن لە گۆرانیەکانمانە ئەی بەشێک لە گۆرانیەکانمانە سەرەکەی لە خەلفێتی شعرەکانمانە مەسەلەن بەشێکی خۆشەویستی و بەشێکی نازام تەنها بەشێکی سێکسی و بەشێکی نازام چی بەشێکی لەمانە شاتێنەتوێ هین حاڵەتی نەتەوەی بۆ ئەندێجار لە پێشووتراوی سوانە گۆرانیەک بڵێن بە حساب گۆرانەکە بۆ باڵای کیژۆڵەیە کە بەڵام بەڕاستی بۆ باڵای نیشتیمان بووە ئەین زۆر جار ئاو لەو بابەتانەی تیا بووە و جوانی ئینیژەوەیە تۆ تەنان ئەگەر شتێکی زاتیش بێت ناخی خۆت بێ تۆ بتانی ئەمە بە شکلێک دەربڕی دەی تعبیری لێ بکەیت گزارش لەو حاڵەتانە بکەیت. تریفەخان پێمان وترا بوو کە مقامێکی کورتمان پێشکەشەکەی پێم خۆش بوو بەوە کۆتایی پێبێنین باوەی بە گفتوگۆکەمان. وڵی جاخۆ زۆرم پێ خۆشە بەڵام دەنگەکەم هەو نییە بەڕاستی تۆ شتێکمان هەر پێشکەش ئەرێ مامۆستا گۆران من بیڵم بەئەمەلاخر نامێ خەڵک ئینکابۆی ئێمە قەرارین بزانین فریای خواحافیزەکەش بکەین. باشە بەخێر بێن خۆشحاڵ بووین بە هیوایەوەی کە دیارە ئەم ساڵ یەکەم ساڵی سازانی ئەم فستیڤالێ بەوەی کە ساڵانی دیکە بەکار و چالاکی جیاوازتر فستیڤالەکە دەوڵەمەندتر بێت کە دیارە هەر لە یەکەم ساڵەیە بۆ هەموو چالاکی و بۆ هاتنی ئەم هەموو گروپە جوان و بەتوانە دەنگدانەوەی زۆر باشێ بێت. وڵی بۆ هیوای بەڕاستی من دەمەوێت لێرەوە زۆر سپاسی کا گۆران بکەم بەڕاستی زۆر هەوڵی داوە زۆری زەحمە و خۆمانە بینینی دی یەک چرکەش ڕاناوەستاوە زۆری هەوڵداوە من لێرەوە زۆر سپاسی دەکەم بۆ ئەمچین ڕێکخراوەیەکی تایبەت و بە هیوای وی کە زۆر کاری لەوەی گەورەتر ئەنگۆچی پێدەڵەن مارکە وەکو یعنی ئەم فستیڤالە بێتە مارکەیەک بۆ سلێمانی کە هەموو ساڵێ دووپاتە بێتەوە. بێگومان دیارە دووبارە بەخێراتنتانەکەم بە هیوایەوەی بتوانین لەو 4 ڕۆژەش بە بەردەوامی لەگەڵتانە بین و کار و چالاکیەکانتان ئێمە گورزان 24 بگوازینەوە. زۆر سپاس مامۆستا گۆران کە لەگەڵمانە بووی بە هیوای سەرکەوتن بۆ ئەم فستیڤالە و سەرجەم ئەم فستیڤالانەی لە شاری سلێمانی ڕێک دەخرێ.